لەسەر ئەم پرسە میوانێکمان هەیە گفتوگوی زیاتر لەگەڵ دەکەین ئەمەی کە هەبوو لە ڕێگەی ئەم ڤیددیۆڵەوە هەندێک زانیاریتان خراە بەرباس و بەرچاو و دیدی ئێوە دەمانوێت گفتوگۆ زیاتر لەسەر ئەم پرسە بکەین ئەویش بۆ ئەم مەبەستا دەچینە لای بەڕێز تارق جاف شارەزای سەربازی کە لە سلێمانیەوە لەگەڵمانە بەڕێز تارق سڵاوت لێبێت بۆچی ئابووری کوردستان بە ئاماژ دەکرێت سڵاوم کاتتان باش من حەزەکەم دووبارەی کەمەوە ئەوەی من دەڵێم گزارشتە لە بیرۆڕای خۆم کەس لی بەرپەرست نییە خۆم نەبێت من چەند جاری تریش وتومە ئێران هەمیشە مەسلحەتی لە ئاڵۆزی سنوورەکانی دەرەوەی سنوورەکانی خۆیەتی بابەتی گازی سروشتی ئێستا کە ئێران هەوڵی جدی دەدا بۆی کە ڕکابەری بۆ دروست نەبێ ئەو دەنگویانی کە هەیە گوایە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیا و گازی سروشتی دەنێرێت بۆ ئەوروپا کام دەنگویانش من پێم وایە ڕاست نییە ئەگەر بۆ تورکیاش نەبیان بۆ ئەوروپاش نەبێ بەڵام پێم وایە دەتوانن تعویزی ئەو گازە سروشتێ بکەنەوە کە حکوومەتی عێراق ماگانە و ساڵانە بە پارەیەکی خەیاڵی مەبلەغی خەیاڵی لە ئێرانی کڕێ بۆیە ئێران نایەوێت لە ڕکابەری لە سنوورەکەیە بۆ دروست بێ دوو ئەوە پەیامیشی ئابووری بوو وەکو کارتێکی فشار دوو کارتێکی فشاری سیاسی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش بەڕای من لەسەر پارتی بۆ پاشگەزبوونەوە لە هەندێک هەڵوێست سەبارەت بە پێکەنانی حکوومەتی نوێ داهاتوی عێراق کە پێم وایە دروستیش نابێت تەشکیل ناکرێت دروستیش بێ حکوومەتێکی پڕکێشە و پڕئاژاوە مەشاکلە بێت باشە تۆ وەکو شارەزایەشی سەربازی دەمەوێت ئەم پرسە لەگەڵ جەنابەت بورژێنم یعنی تا دێت جەم و جۆڵەکانی ئەم گروپانە ئەم کردەوانە زیاد دەکات بۆچی عێراق نەیتوانیوە جەم و جۆڵی ئەمانە بوەستێنێت عێراق بەداخەوە ئێستا عێراق لەسەر نەخشە عێراقا بەڵام عێراقی وڵاتێکی مؤسساتی بێ وجودی نییە عێراق ئێستا دابش بۆ بەسەر سوڵتەی ئەم وڵاتە بەدەست کۆمەڵی میلیشیا و کۆمەڵە کەسایەتی و کۆمەڵی وڵاتانی دەوروبەردایە عێراق بەسیترین نمونە خودی سەرۆکوەزیرانی عێراق کرایە ئامانج بە درۆن و بە هێرشکرایە سەر ماڵەکەی لێکۆڵینەوە کرا ئەنجامەکەی چی بوو چێ بوو یخۆ هەمووشیان نەزانن بەڵام عێراق وڵاتێکی بێسەروەریە ئەگەر مەبەستی بێ عێراق مادام ئەندامە لە ئەنجومەنی نێودەوڵەتی دەتوانێت شکات کە داواق بەرزکاتەوە بەڵام عێراق بە حکمیەوەی کە بە سوڵتەی لە دەستخۆی نییە کە لە دەرەوە کۆنتڕۆڵەکرێ دەیان گروپ و جەماعەت و کەسایەتی دەسەڵاتیان مەدەسا هەروە دەبێت دەنا عێراق ئەگەر مەبەستی بێ دەتوانێت لە ڕێگای مەجلیسی ئەمنەوە ئەم شتانەیەک لای بکاتەوە بەڵێ پرسێکی دیکە لە گۆڕەدا هەیە ینی باسەکەمان باسی درۆن و موشکە کە ئاراستە دەکرێن ینی کاتێک کە باسی درۆن و موشک دەکرێت ئەمە چەکێکی گەورەیە ئاسایی نییە هی ئەوە نییە با بڵێن لە دەست هەموو کەسێکەوە بێت و تەنانەت ئەو گروپانی کە چەند چەکدارێکن لە کاتێکدا ئەمە هی دەوڵەتێکە کە وەکوی خۆت باسی دەکەین مؤسساتی بێت یاخود سەروەری خۆی بپارێزێت چۆنە ئەم چەکانە بەدەست گروپەوەیە بەدەست چەکدارێکەوە هەیە کە بە جۆرێک لە جۆرەکان جم و جۆڵیان هەیە لەم عێراقەدا لە حەزەیەکی بچووک ئێستا دنیای تەکنۆلۆژیا وای لاتوە ئەو شتانە هێندە زەحمەت نییە بەدەستێنانی هەن دروستکردنی دەتوانی ینی لە بازاری ڕەشتەوە گەر مەبەست بێ هەر شتێک بکڕی دەتوانی بیکڕی ئەوە هەندێکیشی هەر زۆر بە ئاسانی مادەمەوە تەکنۆلۆژیا پێشکەوتوو بووە کۆنتڕۆڵکردنیشی بە هەمان شێوە ئاسان نابێت کۆنتڕۆڵکردنیشی منیش خەریو بێمە سەرباسی ئەوە بەڵام خەمساردیە بەڕاستی خەمساردیە کە ناتوانن تا ئێستا ئەم درۆنانە کۆنتڕۆڵ کرێت چکە دەیان ئامێر و ئامرازی پێشکەوتوو هەیە بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو درۆنانە بە تایبەتی درۆنەکان لەوانەیە نەتوانیت تۆ کۆنتڕۆلی ڕاجیمە و کاتێشەکان بکەیت بەڵام دەتوانی کۆنتڕۆلی درۆنەکان بکەیت کاتێشەکانیش من پێم وایە ئەویش دروستکردنی ئاسانە بەدەستێنانی ئاسانە بە تایبەتی لە عێراق بەڵام کێشەکە ئەوەیە چۆن دەگاتە ئەو شوێنە کە مەبەستێتی ئەمەش بێگومان ئەگەر لایەنێک یان گروپێکی چەکداری بەهێز لە پشتی نەبێ ئەو کەسێم کارە دەکات بە خەڵکی یاکەزایی ناکرێت پێم وایە با لەبیرم نەچێت پێم وایە لەوانەیە هەندێک کەسی شەبێ لەوانەیە بتوانن بیانەوێ ئەو ئاڵۆزیانی لەم کۆتاییانە لەم چەند ڕۆژی ڕابردوودا کە لە چەمچەماڵ
لە خۆپیشاندانەکان ڕوویدا بیانەوێ ئاڵۆزیەکان زیاتر بکەن حکوومەتی هەرێم و دام و دەستگا فەرمیەکانی ڕاکێشنە ناو دۆخێکەوە تا ئالۆستریکەن لە وەزەکە پێم وایە مەسجێکی ئەوەش ئەگەر لەوانەیە خەڵکێکی دیاری کرا و دەستیتیابێت لە وەزعشە. باشە بابێنە سەرپرسی ئەو ناوچانەی کە بۆشایی ئەمنیان تێدا هەیە ئەمە لە دوای 2017ەوە وەکۆی ڕوونە ئەم ناوچانە بۆشایەکی تەواوی ئەمنیان تێدا هەیە زۆربەی گروپەکان تێدا تەراتێن دەکەن و جم و جۆڵیان هەیە بە هەر جۆرێک کە بۆیان بلوێ و خۆیان بیانەوێ کە بیکەن پرسەکە ئەوەیە جارێکی دیکە ینی حکوومەتی هەرێم بە تەنسیق لەگەڵ حکوومەتی فیداڵی چەندین جار کۆبنەوە کراوە ڕێککەوتن کراوە داوا کراوە کە ئەم ناوچانە بە هەماهەنگی لەگەڵ یەکدی پڕ بکرێنەوە بۆچی حکوومەتی عراق ئەمە جێبەجێ ناکات نایەوێت جێبەجێ بکات یاخود ناتوانێت جێبەجێ بکات. من دووبارەیەکەم و پێشتری ژتومە حکوومەتی عێراق لە شتێکی مؤسساتی نییە ئەوەی تۆ لە ئەعلام لە ڕاگەاندن دەبین لەسەر وەرەقە دەبینی شتێکە لە ئەرزی واقع شتێکی ترە. من پێشتری ژتومە هێزی هاوبەش مستەحیلە پێک نایە پێکیش بێ ئامانجەکان ناپێکێت بەڵام من ناتوانم ئێستا بەناوی وەزارەتی پێشمەرگەوە ئەو بڕیارە بدەم و ئەو تەحملی ئەو مەسئولیەتاکەم ئەو ناوچانە تەسلیمی وەزارەتی پێشمەرگە و هێزەکانی 70 بکرێت دەتوانن 100% بە تێکرای ئەو ناوچانە 100% بپارێزن بەڵام حکوومەتی عێراقی هەموو ئەم کۆبوونەوانەی کە دەکرێت لەگەڵ وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێم تەنها کات کوشتنە شتێکی زۆر بەسیط حکوومەتی لەسەر دراوە کە بە هاوبەشی دروست بکرێت بەڵە کات دەکوژێ مەبەستی نییە ئێستا لە وەزارەتی دیفاعات لە تەشکیلە و پێداویستەکانی ئەم دوو لیوایە کۆتایی پێ هاتووە بەهانەکە ئەوەیە ئێستا گوایە بودجەیان نییە تۆ پێ دوایە حکوومەتی عێراق ناتوانێت بودجەی دوو لیوا کە ناکاتە 0.0 داهاتی عێراق باشە بۆ نایکە مادام بتوانێت بیکات بۆ نایکە تەنها نایکە ئەغن نایکە پێوەکو پێم وتی حکوومەتی عێراق لە ئەوە نییە سڵتەیەکی مرکزی ڕئیسی نییە کە هەموو شتێکی بەدەست بێ هەمووی هەر مؤسسەیەک بەدەست گروپێکەوە ینی تۆ راپۆرتەکانی خۆتان ببین و سەردا بە سەردانیان بکەن هەر مؤسسەیەک بەدەست گروپێکەوەیە بتێ نەتەوێت ڕاستە لە ئەمری واقعا لەسەر وەرەقا ئەمە وەزیری فڵانە شتە بەڵام سەر بەلایەنەکە بڵێ بەڕێز تارق جاف شارەزای سەربازی لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ مادومان کردی کاک تارق